ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بۆرسەی دراو لە نێو هەرێمی کوردستاندا. بۆچی تاوەکو ئێستا تەنها بۆرسە لە نێو شاری بەغدا پایتەختی عێراقەیە، هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە بۆچی بۆرسەیەکی نێودەوڵەتی نییە و مامەڵەیەکی بەرفراوانی دراوی نێودەوڵەتی ناکات؟ کۆسبەکانی بەردەمکردنەوەی بۆرسێکی نێودەوڵەتی لە شاری هەولێر بۆچی دەگەڕێتەوە؟ ئێستا کە بازدا دامەزراندنی بۆرسەیەکی لەم شێوەیە دەکرێت، بربەستەکانی بەردەمی چین و کاسبکارانی ئەو بوارە چی دەڵێن و چ قازانجێکی بۆ ئابووری هەرێمی کوردستان لێ دەکەوێتەوە؟ کاسبکاری وانە؟ بەێت دوکاندارم لێ دوکانداری جملەی جیکوبەرجی جلوبەرێک دەکڕی لە دەرەوە. باش ئەو کاتێک کە دەچێت دەرەوە بە پارەی عێراقی دەتوانیت جل بکڕی؟ نەخێر. بۆ؟ لەبەرەوەی کەس تەعاملمان لەگە ناکاتن لەبەر هەندێک. لەبەرەوەی ئەمە بۆرسە و بانکمان نییە لە دەرەوە لە هەر وڵاتەچی مەسەلەن بۆرسە و بانقی نیزامی خۆمان هەبیتن لەوەی خەرک تەعامل لەگەرەمە بکات بە پارەکەی خۆشمان تەعاملمان لەگە بکاتن لەبەر هەندێ تەعامل بە پارەی عێراقی ناکرێتن لەی شوێنش. باشە تۆ کە دەچێت دەرەوە جل دەکڕی. بەێ. ینی ئەگەر بۆرسە هەبی باشتر نیە تۆ بەتاکید ئەگە بۆرسە هەبی سیقەی هەیە کابرا بە پارەکەی خۆشە تەعامل لەگە دەکاتن هەر دەتوانی بە پارەکەی خۆی جلکەکەی لە دوکاندارەکەی بکڕی لە بەدیری ئەوەیە تو بیکێ دۆلار و یۆرۆ و پارەی خۆی وڵاتەکەی مەسەلەن سام دەسم لە تورکیای دەبی بچم جارێ پێشەچی پارەکەم تەبدیلکەم بیکەمە پارەی تورکی پارە عێراقیەکەم بکەمە پارە عێراقیەکەم بکەمە دۆلار ئەو لەوێن دەرەچی نەشی دیکە دۆلارەکەی بکەمەوە تورکی ئەو تەعامل بە پارەکەی بۆرسە زەرەری بۆیە بەتاکید ئەگە بۆرسەک هەبی لەوێن دەرێ ئەو دوکاندارە دەتوانی زۆر بە تەبیعی پارەکەی من وەربگریتن لە بۆرسەکەی تەبدیلی پارەی عێراقی قیمەتی نییە لە وڵات ناخێر کەس وەرناگرێت وەرناگرێت ناخێر من چەند وڵاتم کردیا لە هیچ بەتاکید لە هیچ شوێنەی وەرناگیرێتن لە یەک دوکانداریش لە شەربەتەش وەرناگرێت. هەندێک جار دەگوترێت هەندێک لایەن پرۆژیان هەیە بۆ حکوومەت بۆرسەیەکی تازەی مۆدێرن دابدرێت ئەو بۆرسەیە دەڵێن بۆرسەیەکی لۆکاڵیە ینی پەیوەندی ئابوووریەکانی کوردستانی بەهێز نەکردووە. چی دەڵێن ئێوە؟ والله قیناکە لەگەرین با پرۆژەی هەبێ بەڵام و خەڵکێکی زۆر لێرە هەیە کاس بە حەقیە و خەڵکەش نەسوێ. چەند کەس لێرە کەسابەتی دەکات؟ لەوانێ 200 دوکان زیاترە لە 200 دوکان دوکانی بە سەدان کەس ژیانی ماڵ و منداڵی لەسەرەوەی باشە. ئەگەر بۆرسەیەکی بڵین نێودەوڵەتی دابدرێت ئێوە وەکو کاسبکارانی ئەو بازارە شەرت و مەرزتان هەیە یان ژارەوەتە ئیتر ناچار دەکرێن بگوازلێنەوەیەوە؟ ئێمە شەرت و مەرزمایە بەرێ یانی چۆنە؟ ئێمە دەمانەوێت حەقمی خۆما هەبێ کە ئێمە کە لێرە کاسبی دەکەین کەسێککەنێ لەسەر حسابی ما حەقیمە بخۆ. باشە کەوای دەتانەوێت لەوێ ئێوە کەسابەتی بکەن ئەو شوێنەی کە دادەندرێ مافی هەر کەسێکەبی لە بۆرسەکە نووسنگەیەک بکاتەوە بەشدار بێت مەبەستان لەوەیە؟ یادیە لێرەبی لەوێ ئیشکردن جوازە. باشە تۆ لەگەڵ ئەوەدا مۆدیل نوێ بیلۆسە عالم پێش دەکەی خۆ پاش ناکەی. شتی جوان هەر جوان هە مۆدل بێ ڕۆژانە ڕەخبەتی زیاترە بێ شتی دەنامەیە ڕێکەکەم دەنامە دێتە ژوورەوە هەساتی دێت گیانی پیسە بێ جێ دانیشتنی وای نییە دانیشی ئەنی خەڵکێک زۆر دەوێت لە بۆرسە ئیشکە دانیشی ینی خزمەت گوزاریەکان وەکو پێویست نییە لێ نییە پێویستە گرنگی و بایەخی پێ بدرێت پێویستە زۆر پێویستە زۆر تاخیریش بووە ینی دەبا زۆر لە مێژ باویشم کرا باشتر بوو یان باشە بەس زۆر تاخیر بوو. ئێستا لە دنیا دەبینی نەوت دەفرۆشرێ لە بۆرسەدا نرخی دیارە زێر نرخی دیارە لێرە ئەو هەڵگۆڕە دەکرێت نییە لێرە بکرێت جوانتر باشترە بکرێت تۆ لەگەڵەوەی ئەو ینی کۆمپانیانە سەهمیان هەبی خەڵکێک لە باتی دۆلار لە باتی شت بکات بازار مستەقرنی لێرە دیار نادە سەعر ناتوان دیار نییە بۆرسێکی مۆدل بانکیشی تاکیشتیا بێ خەڵک شەوانە پارێک لە بانکدان ئەو بۆرسەی تۆ لێ پێشکەوتووە
يعني لەگەڵەوەی مەصرفێکی زۆری دەبێت يعني هەولێر کە پایتەخت تاوکو ئێستا نەکراوە گەلێک لە مێژ يعني باشتر نەخشەکەی لەو مەسەلە ئەو بۆرسەی تو باسێکی مۆدل بێ بانچێکی تاکتیاب ئێوە پارەی وڵاتانی دراوسێ وەردەگرن وەکو لیرە تومەن هەموو جۆرە پارێک لە بازاری لێرە وەردەگرن. لە بازاری هەرێمی کوردستان بەتابەتی لە بازاری هەولێرێ هەموو جۆرە پارەکانی باشە. بەڵام تەنانەت ئەوانەی ئەوروپای شەرقیش لێرەدا بەڵام لە تورکیا بەڵێ. لە وڵاتی سین بەڵێ. لە زۆربەی ئەو وڵاتانە پارەی عراقی حسابی بۆ پارە عێراقی لەبەرەوەی ئەتوەگەر بێ سەر پارە عێراقی ئابووری عێراق ئابووریەکی لەر زۆرکە تەنها پشت بە داهاتی نەوت دەبەستی هیچ کارتەکانی کەی پشت گوێ خستووە کارتی پشتسازی کارتی پشت و کاڵی کارتی گەشتیاری لە عێراق پشت گوێ خستە بەشێک نییە لەو گرفتە سامی شەریکەکان لە بازاری کوردستان بێگومان بەڵام سەرمایە ئەمە لە ئابووری قسەیەکی زۆر بەناوبانکە یا دێرە سەرمایە ترسنۆکە ناستە ئەو شوێنەی کێشەی سیاسی لێیە ئەوە سەرمایەی جیهانی ئێستاش کێشە لە سینی شەیە و لە تورکیا شەیە و لە ئێرانی شەیە باڵێ ئەوان کێشەیە بەڵام ئەوانش نەگەشتنەوە ئەستێ بۆرسە بجیهانیان بەو شێوەیە نییە. ئەگەر بۆرسایکی گەورە هەبی بە نێودەوڵ کرێ باشتر نییە بەڕای من باشە چونکە ئەگەر مەسەلەن بازارێکی نێودەوڵەتی بێت چونکە هەولێر جێگەی بازرگانی زۆرە مەسەلەن هەوا زۆرە بۆ ئەوروپا بۆ هەولێر کە لێرەوە دەکرێت هەم شوێنی بازرگانیشی هەیە یانی تۆ لەگەڵەوەی بۆرسەیەکی گەورەدا بە مەڵین کە دەڵم باشە بەسەری باشە کە ئاگاین لە خەڵکی و بازارەشە بێت نەک خەڵکیشکە بێتە یعنی ئەو خەڵک هات ببینێتەوە ئەو خەڵکە ببێنێت ئەو جار باشە نەک کەسێک بێتە جێی سەرمادارێکی گەورە بێ گۆڕەخی بازارێک لەگەڵ خۆرخنی باشە تۆ پێم بڵێ لەگەڵ ئەوەی بۆرسە هەبی بۆرسەیەکە یعنی تاوەکو ئێستا هەولێر پایتەختە تەنیا لەسەر مێز لە دوکاندارەکان کڕین و فرۆشت دەکرێت پێت وانییە کاتێەوە هاتووە کۆمپانیەکانی تر یعنی زێڕی هەیە هەمویان بەشداری لەو بۆرسەیەدا بکەن هەمویان تێم بۆ ئەمرە هەمویان مەرجعیان هەموو چەنی شەریکات هەیە چەند هەیە هەر مەرجعیت بۆ ئەمرەیە بۆ هەول بۆ بۆرسەی شێخەڵڵا و نیشتمانە بەس خۆی بۆرسەی ئەو نیشتمان تازە کراوە کەس نەڕۆی بۆ ناوی باشە پێت وایە ئەو شوێنە گونجاو بی شوێنێکی مۆدێرن بی طبعا زۆر باشە بۆمان باشە زۆر باشە بۆ تازە بێت تەبرید بێوەرە لە گەرمایە مردمانە لەگەڵ ئەوەنی بۆرسەیەکی تازە دابدرێت لەگەرەوەی لەگەڵیدا چۆن باشە من دەمەوێت شتێک بپرسم تی ناگەم یعنی مەسەلەکە ئەوەیە هاوڵاتیەکی کوردستانیان بدەنی عێراق دەچێتە دەرەوە مامەڵە بە دراوەکەی عێراقی ناکری لە بۆرسەکاندا یعنی هاوڵاتیەک دەچێتە نووسینگەیەکی دراو پارەی عێراقی وەرناگیرێتن ناگرێت بەس دۆلارە ئێ باشە ئەمە هۆکار چییە بەڕێیەوە بۆ هەیە ئەی گۆرن چۆن ئەی گۆرن بەخۆتە لەبەرەوە ئێستا بڕۆ گوندێک کابرات زانە دۆلارسی بەڵام نازانە پاوانی یۆرۆچیە بەڵام ئێستا ئەوە شوێنی دراوە تۆ پارەی ئێرانی وەرناگری تورکی وەرناگری هەموو دراوە وەرناگری بەس ئەیگۆرینەوە ئەیگۆرینەوە بۆ خۆمەخۆڵە ئەوش لە تورکیا شەیگۆر بەس عێراقی نایگۆر بۆ بەس دۆلار بۆ وڵاتەکەمانەوە شوێنەکە ینی هەتوو بوو بگرە باس مەسەنگە پاسپۆرتی کە هەر هیچ نییە ئەوجا دراوەکە بەس بدراوەکە ئێستا 100 دلاری ئەمریکی بە چەندی عێراقیە ئێستا لە 120500 ئەی باشە بۆ لەوێ ئەو پارە وەرناگری ئیش پێ ناکەن کەسدانی هەر نەزانێت چ تاکو ئێستا بۆرسەیەکمان نییە هاوشێوەی بەغدا کە مامەڵەی دراوە بکە ئەمە لە قازانجی بازاری ئابووری کوردستانیان زەرر بووە ئێستا ئەمەکە بۆرسەی حکومیمانی متمانە بەو بۆرسەی کوردستان کە دەکرێتن بۆرسەکانی ناو بازارە کە بازاری هەولێر کە وەکو شێخەڵڵا ڕۆژانە پاش بەغا متمانە بە بازاری هەولێر دەکرێتن کە ئاڵوگۆرەی زۆر گەورە لەو بازارە دەکرێتن خەڵک بەڕاستیش متمانەی پێیە باش ئەگەمە بمانەوەکو هاوشەوەی بەغدا بۆرسێک بە هەر چەندە وەکو باسی لەوە دەکرێت بە بەراورد بەغدا لەگەر وڵاتانی دەوروبەر و جیهان لاوازی شە بۆرسەکەی بەڵام گریمان هەولێر وەکو بەغدا بۆرسێک دامنێ ئەمە لە قازانجی ئابووری دەبێت ئەکیت قازانجی ئابووری دەبێتن بەس دەبێتن ئەکیت هەموو هاوڵاتێک دەبێتن متمانە هەبێتن ئەو شتش بە حکومەت دەکرێتن کە متمانەی بەهێز حکومەت سەرپەرشتی بکاتن مەسەر ئەو ئاڵوگۆرانە کە دەکرێتن ئەرقامی گەورەی بەخۆ دەزانی کە بۆرسەی عێراق هەیە بە متمانەی بە زامانەتی حکوومەتی مرکزی عێراقەوە دەکرێتن ئێرەش مەسەلەن وەکو بانکی هەرێم دەتانیتن ئەو بۆرسی ئاڵوگۆرە دابێتن خەڵک متمانە هەبێتن بکڕی وفرۆشی مەسەلا ئەگەر بێت و متمانە نەبێتن خەڵک زەرمان دەبێتن لێرە ئاڵوگۆرەکان کە دەکرێتن ڕۆژانە بە حازری دەکرێتن هەنی وەکو ئەوێ بۆرسە دەست بەدەستە خەڵک متمانەی پێ مەسەلەن خەڵک لێرە ئەو بازارە بازاری سیقەی پێدەێن
بەڵام ئەگەر بە ئەلکترۆنی بکرێ باشتر نابێ ئاسانتر نابێ ئەلکترۆنی بکرێتن ئەکید وەکو وڵاتانی نێودەوڵەتی بکرێتن ئاسانترە خەڵک متمانە پێ و هەموو وڵاتانش کاری پێ دەکاتنێ ئستا هەموو بازرگانەکانی و بازارە یەک لەو چەند بۆرسانەی لە تەلەفۆنەکانی خۆیان هەیە ئایا ئەمە بۆرسی عێراقیە ئایا بۆرسی نێودەوڵەتەکانە گۆڕانکاری یۆڕۆیە گۆڕانکاری تومەنە و گۆڕانکاری دینارە و هەموو ئەو دراوانەی کە وڵاتانی دەرەوە ئەمە دە ڕۆژانە کات بە کات دەزانین چ گۆڕانکارێک دەکرێت باشە ئەگەر ئەمە گوت بڕیارماندا بۆرسەیەکی وا دابمەزێت سوودەکانی چی دەبی؟ سوودەکانی هەڵوگۆڕ و کڕین و فرۆشتن و هەموو شتێکە ئێستا مەسەلەن لێرە بەس فیەت پارە ئەگۆڕدرێ ئەو کاتە بۆرسە بێ نەوتە بێ مزغە بێ هەموو شتەکانی دنیا بژانەوەکی ئابووری بەخۆ دەبێنێ بە ئەرێوەڵا بەس ئەوێ پشگیری هەبێ پشگیری لەلایەن لەلایەن حکوومەتەوە خەڵکەکە متمانە بێ حکوومەتی هەرێم حکوومەتی بەغدا طبعا ئەی بۆرسی عالەمی طبعا کە حکوومەت بۆرسەی دانا پەیوەندی بە بۆرسەی عالەمیەکانە بێ سعر وەرەگرێت سعرەدا ارتباتە بێت چۆن ئێستا ئێمە لێرە کاسبیەکەین ڕەبەتمان لەگە بەغایە لەگە سلێمانەیە لەگە کەرکووکەیە لەگەن ئەو کاتش ئەو عینەن داخلی بۆرسەی عالەمی و بەغا و هینە بێ اختلاطیانە بێت کەوای تۆ لەگەڵ ئەوەی هەولێر کە پایتەختە پێویستە بۆرسەیەکی زۆر زەرورە زۆر زەرور بەڵێ لە سەرانسەری عێراق تەنیا لە بەغدا بۆرسە هەیە بۆچی لە کوردستان بۆرسە نییە؟ بەنسبەت عێراق ئێمە هەمومان سەر بە حکوومەتی مەرکەزینە بۆرسەکە لێنانە بۆرسەیەکی موعتەرەفە پێ دەرێن بڕاتێکراوە و بەس بەڵام ئێمە کەوەکو هەرێمی کوردستان ئیقلیمی کوردستان ئێمە بۆرسەیەکی خۆمانەیە بۆرسەکە ئێمەش کە ڕەبتە لەگە بۆرسەکەیەوە ئەوان کە سەعلێمە لێم وەردەگرن ئەوان سەعلێمە وەردەگرن پەیوەندی بین ئێمە و بینی حکوومەتی عێراق پەیوەندیەکی تەواوە لە ناحیەی توجارە لە ناحیەی پارەگۆڕین و ئاڵوگۆڕی بەڵام ئەوەی کە تۆ باسی لێوە دەکەی هەولێر جیاوازی نییە لەگەر بەسرا لەگەڵ نەجەب لەگەر کەربەلا من باسی بۆرسەیەک دەکەم کە ئێمە پایتەختین هەولێر پایتەختە ئێستا حکوومەت دەیەوێ بۆرسەیەکی تازە بکاتەوە ئیتر لەمە دووە من دڵنیات دەکەمەوە وەکو حوسێن کە بەرپرسی بازاری دۆلارم ناتوانێت لەگەر ئێمە هیچ شتێک بکات زۆر محاولەیەکی گەوری لەگەر ئێمە کرد دەیویست شەریکاتەکانی ئێمە بیکاتە بەردەستە سەڵاتی خۆی 500 ملیۆن مالیە وەربگرێتن ئایا 500 ملیۆنەکە چۆن دەتوانێت ئێمە بگرێت کە زەمان 500 ملیۆنی دینار بەرامبەری بە ئیجازەمان بداتێ لێنانەش بەتەواو فێلێکمان لێ بکە حکوومەتی عێراقیان لەناو دەستیان دەکەم دەویست پارەکەمان لێ وەربگرێ وەرەقەشمان لەسەر شەریکاتەکان تەوزیع نەکات یەکێ لەوانەیە کە من معارضم نەمە شەریکەکانی خۆمان ڕادەستی حکوومەتی عێراق باشە کەوایە تۆ لەگەڵ ئەوە دانی بۆرسەی کاغزی دراو دابنرێت نەخێر ئەمە هەر قبول ناکەینە بەرێمە زیانەکانی چییە؟ زیادەکانی ئەوەیە زەرەر و زیانەکانی بە شەریکەکانی خۆمان دەکەوێت لێرە زەرەر و زیانەکان بۆ ملەتی خۆمان دەکەێت کە چەند ساڵ ئێمە ئاغی خۆمان دەشیشی لە کوردستان بە خۆمان دروست کرد بە خۆمان شەریکەمان دانا بە خۆمان هەر شەریکێک لە 150 ملیۆن ڕادەستی تۆ لەگەڵەوە نی کە ئێرە گرێ بدرێ بە بەغدا؟ نەکەر من هەری شەرێکەیە کە گرێ نادرێ لەگەڵ بەغدا بەڵام ئێمە چیمانەیە ینی دراوەکە دراوی عێراقیە با دراوی عێراقی بێ ئەمە کە وەختێک دراوی عێراقیە بوو ئەمە دیناری سویشتیمانە بوو ئەوانە پارە تەقی سەدامیانە بە ئەترافیان بە ئێمە نەدەکرد دەربەیەکیان لێمەدا لە کوردستان ئێمە هەر هەزار دینارێکی ئەسڵی بە 150,000 دەیان گۆڕیوە هی خۆشیان هەزار بەرامبەر بە هەزار گۆڕیانە پیدانە جیرفانیان ئێمە زەرمون ئەو زەرمەدانە تا ئێستاکان لە مێشک و چای ئێمەدامە خۆمان توزەر ناکەین لەگەرەوە باشە زۆر باش کەوای تۆ لەگەڵمانەوەی ئەو دۆخی بەم شێوەیە بەڵێ من لەگەڵمانە هەر ئەو بازارێتەوە هەر ئەو بازاری خۆمان و هەرو بازارش بەسکە لەبەرەوە ئێمە ماتوو پەرلەمانمانەیە ماتوو حکوومەتی ئەقلیمی کوردستانمانەیە ئێمەش پابەندی خۆمان لەگە حکوومەتەکەی خۆمان ئێمە زەریبەی خۆمان دەدەینە حکوومەتی خۆمان ساڵانە 50 ڕقەمان بۆ هەر شەریکەیەک ئێمە دەیدێت تاوکو ئێستا لە هەرێمی کوردستان بۆرسەی دراو نییە بۆرسەیە کە حکوومەت سەرپەرشتی بکات باشیان خراپەوە يعني نبي باشتري بورصي يعني حربي باشتري يعني حكومة علاقي بكذا نبي يعني إصلاح بورصة حرة هم كسرك فقير هم دولة ما بورتي ذكر بس بين يقول بيتا دولين لواني هم كسرك ناس يعني أجر بني دولتي بكرة هم كسرك ناتو بورصة ناتو بورصة بەڵام ئەوەی دێتەوە بۆرسەی بۆ قازانج دەیان بەس بۆ ئالوگۆڕ دێ ناچارە ینی تاچیرێک دەچێتە دەرەوە ناچارە دۆلار بکڕێت ئێسانی چونە ینی کابرا هەیە دوکانی هەیە
20 ورقه 30 ورقه دەوێت دەفرۆشی دێت لێرە دەکاتەوە $2 یعنی هەموو قازانشی بەخۆی پێ دەگات هەمە بۆ مۆش دەکات یعنی ئێرە ڕاستی بۆ هەموو کەسێک بچێتە حڕ بەڵام شوێنەکەی گونجاوە هەولێر پایتەختە ماقولە ینی بۆرسەی نەبی و بەم شێوەیە ئالوگۆڕی دراو بکرێت 30 ساڵ لێرە هیچ مشکلی نەبوو یعنی 30 ساڵ ئێرە بۆرسێ هیچ مشکلێکی نەبووە ڕۆژێ یعنی ڕۆژێ کەس بەسەریدا نەدایە ڕۆژێ حرسی باشی هەیە هەموو خەڵک پارەی لێرە بازیش نادەن بازی نادەن هەر کەسە بۆ خۆی کەسابەت جار و ماو بازەکەی بدەوەچی ئاو کار بەوانە نۆری ئەو حارەیە ئەوە خەڵک لێرە ڕۆژێ 10,000 15,000 20,000 پەیدا دەکاتن بازەکەش بداتنیانەویش دیتسەویە پیشەکە بەخۆی نامێنێت هەولێر پایتەختە تاوەکو ئێستا بۆرسەیەکی گەورەی نییە ناوەندێکی بۆرسەی نییە لە دوای هۆکارەکەت چییە؟ بەسەر بۆرسەی عالەمی کە باسی لە هەموو دراوەکان دەکرێت خۆشی هەموو دراوەکان دەکات لەوانەیە بۆسەی عێراق هەرێمی کوردستانیش خەڵکە چێبی لە ڕێی ئابووری و لە ناحیەی هەم بابەتەکانەوە جیاوازیەک هەبی کە بێ من پێم وایە نەشبی باشترە لەبەرەوە نەبی باشتر لەبەرەوە لە ڕابردوو هەبوو معاملەی پێکرایە مەسەڵەن لە دەرەی بازاڕی ئەرفانە کە پێشتر کە معاملەیان پێ دەکرد نەفریان دەکڕی دۆلاریان دەکڕی پارەی ئەزەمیان پێ دەکڕی خەڵکیش زۆر زەرمەند بوو بۆی لێ تووشی فلازمین مۆسەمین دۆلاریان زەرەر کرد لەو پارەیە لەو پارەیە معاملەیەکی دووەلیە و معاملەیە زۆر کە شارەزایی نییە چونکە معاملەکە لەبەوەی ئەو خەڵکانی کە معاملەی دەکەن پێم وایە زۆر لە ئاستێکی بەرزداینە لە قەنەی ئابووری و ناحیە شتانەوە کە بازرگانی پێوە دەکەن لە ڕابردووژە لە هەرێمی کوردستان بازاڕ کەس دەڵێ نەبوونی بۆرسا یعنی هۆکارێکی گەورەی لەوەی قیمەتی دراوەکەی ئەو وڵاتە دابەز بە پێچەوانەوە زۆر وڵات هەیە و لە وڵاتەکانی معاملە ئەو باسی ئەلیکترۆنیە هەیە و دراوەکەشیان زۆر بێقیمەتە لە دراوی ئێمە بۆ نمونە ئەوستە تووچە سەی تووچە کە ئێستا لە ڕابردوودا لێرە 150 لە 150 لە باوەڕەکەیەک بوو ئێستا 570 لە باوەڕەکەیەک وەردەگری بەڵێ وەردەگری لیرەش وەردەگری بۆ وەردەگری ئەگەر بێقیمەتە پارە نە مەسەلە بێقیمەت نییە بازرگانی پێوە دەکرێت پارەی زۆرەوە پارە تووچە داوانی بۆرسەیە بەڵام کوردستان و عێراقیش تەنیا یەک بۆرسەی هەیە لە بەغداویش لاوازە لە تورکیا ئەگەر تۆ وەکو نمونەت هێنایەوە پارەی عێراقی وەرناگیرێت لە زۆربەی بۆرسەکاندا پێت وایە مەسەلەوە بەوە نییە کە ئێمە لە ڕووی بۆرسەوە ینی کاریگەریمان نییە پەیوەندی با لەگەر وڵاتان پچراوە کاریگەری هەیە بەڵام بە شێوەیەش نییە پارەتە دەڕوا لە ئێران دەڕوا لە تووچە دەڕوا لەم شوێنەی دەڕوا بەڵام لەوانەیە جیاوازیەک هەبی لەبەرەوەی نرخەکەی دیاریکراو نییە ئەمەیان زۆر میمە ڕاست دەکەیتەوە بەڵام لە هەمان کاتدا نرخەکەی دیاریکراو نییە بەڵام چ هۆکارە نرخی دیاری نەکە خۆ کارێکە تو بۆرسەی عالەمی نییە بەڵام لە هەمان کاتدا تۆ کەواتە نەبوونی بۆرسەی عالەمی وا دەکات نرخی دراوەکەی وڵاتەکەت بێتە بەڵام تۆ لە هەمان کاتیشدا نرخ سابتە ئێستا لەبا لە بەغدایە لە وڵەکە عێراق دەیفرۆشی وەرەقە نرخ سابتە لێرە دۆلار بە چەندە $100 یەکوارە بە 120,400 دینارە لە تورکیا بە چەند وەردەگیرێت وڵای زۆر کاتی دەگەر سە بازاڕی وێندەر ئێستا بۆ نمونە لە پارەی تووشی لەکوارە 575 تووسە 581 582 زاوێت 600 لێیە لەکوارە 550 لێیە دەتەوێت ئەو حاڵە بمینێتەوە بە دنیای بمینێتەوە باشترە ئێوە دەتانەوێت بۆرسەیەکدا بمەزرێنن با بزانین ئەو بۆرسەی کە ئێوەدا دەمەزرێنن سەر بە حکوومەتە یان ئەهلیە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە بۆرسەکان بە شێوەیەکی گشتی لە جیهاندا وەکو شارەکەی پشکێلە دروست دەبن حکوومەتەکان بەشێکیان هەیە بەڵام ئەدایان دەبێت بە پێی کۆمەڵێک پێوەری نێودەوڵەتی بێت بۆ ئەوەی ببێتە پشکێنە و هەروەحەت بۆی پێشکەوتن دروست بێت لە ئاستی ئابووریدا پێویستە بە هەمان شێوە بەشێک لە پشکی نێودەوڵەتیشتیابێ بۆی بێتە بێتە شەریکەیەکی نێودەوڵەتی بۆیە ئەو دامەزراوە حکومیەکەوە سەرپەرشتی پرۆسی پشکێنە دەکات لە هەر ئاستی هەموو عێراقدا دەستەی دارایی عێراق وەکو دامەزراوەیەکی فیدراالیە ئەوان پاڵپشتی دروستکردنی بازاڕی هەولێریان کردووە هەولێر پێویستی بە بۆرسەیەکی نێودەوڵەتی بێ ینی ئەو پێویستیانە چین چ جیاوازیەک دروست دەکات ئەگەر ئەو بۆرسەدا بمەزرێ یاخوددا نەمەزرێ کاکامەران دروستکردنی بنیادنانی بۆرسا ڕۆڵێکی یەکجار گرنگ دەبینێت لە پێشکەوتنی ئابووری هەر وڵاتێک زۆر گرنگە بۆ پێشکەوتنی ئابووری ناوخۆی
لە ئاستی وڵات بۆرسە تەنیا لەسەر ئاستی بچووکەم ناکە ناوەکەی هەولێرە بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەموو وڵاتاندا بۆرسە بە ناوی شارەکەەوە دادەمەزێت وەکو بۆرسەی قاهێرە بۆرسەی بەسڕا یا ئەسکەندەریە بە ناوی شارەکەەوە دەنرێت بۆیە بۆرسەی هەولێر لەسەر ئاستی هەموو عێراق کار دەکات و هەمان شێوە هەموو هاوڵاتیەک بە پێی یاسا ڕێگەی پێدەدات هەر هاوڵاتیەک لە هەر شوێنێک بێت ئەتوانێت بێت لە هەولێر لە کوردستان لە عێراق وەبەرهێنام کە ئەو کەسەی کە دێت ئەو وەبەرهێنەی کە لە بەسڕادا دەنشێت لە ئەڵماندا دەنشێت دەوێتی لە هەولێر کار بکات و دەوێتی بەشدار بێت پێویستە سیستەمێک هەبێت بۆ ئەوەی پرۆسی ئاڵوگۆڕکردنی پارە ڕوو بدات و بۆی پرۆسەی پاراستنی مافەکان ڕوو بدات پێویستە کەوایە لە ڕێگای بۆرسەی ئێوە دەکرێت لە مەودووە ئەگەر دابمەزرێت بەڵێ بە دڵنیایەوە وەکو ئەوەی کە دەبین ئەم سیستەمە بازاڕی هەولێر بە شێوکی گشتی ڕێکخراوە لەسەر هەموو ئەساس لەسەر بوونەماکان حکوومەت و دەستەی دارایی عێراق و لە بانکی ناوەندی عێراقی هەموو ئەوانە پێکەوە بەشەکەن لە پرۆسەکە و بەیەکەوە بە شێوکی هاوبەشکارەکان بۆرسەیەک هەیە لە هەولێر خەڵکێک مێزی داناوە دوکانی هەیە تەعاملی دۆلار دەکەن لەگەر وڵاتانی دنیاش بەدامەزراندنی بۆرسەکەی ئێوە ئایا ئەوان دەمینێن یاخۆت پێویست بە بازاڕی ئەوان ناکات دیتر لە مەودووە بەردەوامی ئاڵگۆکردنی پارە و نەوت و زێڕ و ئەوانی دیکە ئەوانە بەشێکی یەکجار گەورن لە پرۆسەی بۆرسە ئەکرێت لە شوێنە جیاوازەکان بکرێتەوە بۆ ئاڵگۆکردنی فۆرۆس و هەروەها هەموو دراوەکان دیکە ئەم بابەتە بەشێکی ئاسانە بەشی هەرە گەورە بریتە لە بەشی پشکی شارەکە گەورەکەکان و بەشی هەرە گەورەتر بریتە لە بەشی هەموو پرۆژە گەورەکان لە ئێستادا لە هەموو دنیادا پرۆسەی بۆرسەکان ئەبینین بۆ نمونە بۆرس لە وڵاتێک دەکرێتەوە بۆ پچەپەرشتیکردنی پرۆزە بچووک و گەورەکان ئەمە ئەبێتە مای پاڵپشتیکردنی ئاڵوگۆڕکردن بە شێوەیەکی گشتی وما أقدر أسيطر على عملية تحويل الأموال وتصير بها مشاكل. كوايا كرينو فروشنكان آسان دكاتن. بالضبط. والله بدڵنیایەوە زۆر ئەو سیستەمە پرۆسی ئاڵگۆکردنی پارە لە هەر شوێنێکەوە بتێ بە هەر ئاستێکا بێت چ لە ڕێگەی بانکەوە بێ یاخود لە ڕێگەی بانکی ناوەندیەوە بێت ئەوە پرۆسەکە زۆر ئاسان دەکە هەر کەسێک ئەگەر بیانی بێت یا لە بیوێتی وەبەرهێنام کات لە کۆمپانیایەک یا لە کۆمپانیایەکی کشتکاڵ یا لە کۆمپانیایەکی پیشەسازی ئەو کەسێک کە ئەوێتی ئەتوانێت بە ئاسانی ئاڵگۆڕ بکات. باشە پرۆژەکەتان لە 2010 دەست پێ کردووە بالضبط بەهۆی قەیرانەکان وەستا بوو کەی دەیگەینەوە لە ڕاستیدا لە 2014ەوە کێشەکان کە ڕوویدا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە عێراق بەهۆی جەنگی داعشەوە بە شێوەیەکی گشتی پرۆسەکە وەستا و لە ناویشانە بازاڕی هەولێر و پرۆسەکە بە شێوەیەکی گشتی کێشەی تێکەوت و هەندێک لیژنە دروست بوون بۆ سەرپەرشتیکردنی ئەم پرۆسەیە و شێوازی دووبارە ئاکتیڤکردنی و کارەکان کراوە لەگەڵ وەزیری بازرگانی و وەزیری دارایی و وەزیری پلاندانان و لەسەر ئاستێکی گشتی لەگەڵ ئەنجومەنی ئابووریا هەماهەنگی کراوە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەو کاتەدا کە کاک نەچیروان بوو بەیەکەوە ئەو لیژنەیە کە دروست کرا بوو ئێستا چاوەڕێی موافقەت دەکەن یان موافقە کراوە نەخێر تاوەکو ئێستاکە هێشتا سەردانی وەزیری دارایی وەزیری پیشەسازی و بازرگانیمان کردووە و هەروەها لەگەڵ ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان کارمان کردووە و راپۆرتمان نردووە ئێمە ئێستا چاوەڕێی سێ لایەن دەکەین بۆ ئەوەی کە بڕیاری پێویست بدەن و ئێمەش دووبارە دەست پێ بکەین ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها دەستەی دارایی عێراق لە بەغداد لەبەر ئێوانش پەیوەنددارن بە دروستکردنەوەی بۆرسا و هەروەها ئەنجومەنی ئیدارای
بۆرسەی کوردستانش کە لە کۆمەڵە کەسایەتی زۆر گەورە پێک هاتوون وەکو سەرۆکی زانکۆی جیهان و هەروەها سەرۆکی ژووری بازرگانی کوردستان و هەروە نوێنەری وەزارەتی دارایی و نوێنەری وەزارەتی شەهیدان و نوێنەری وەزارەتەکانی دیکە و هەندێک لایەن دیکە کە نوێنەرایەتی و بەرهێنان بە شێوەیەکی گشتی لە کوردستان دەکەن. بازاری هەولێر بۆ کاغەزی دارایی کە لە سەدا 20 پشتی حکوومەتی هەرێمی کوردستان و لە سەدا 80 پشکی کۆمپانیا زەبەلاحەکانی هەرێمی کوردستانە لە کەرتی پەیوەندی نەوت و تەواوی ئەو کەرتانەی کە ئابووری هەرێمی کوردستان پێک دەهێنن. بڕیاری دامەزراندنی بۆرسەی نێودەوڵەتی هەولێر گرێدراوە بە بڕیاری کۆتایی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان کە بازاری هەولێر بۆ کاغەزی دارایی لە 2010 تاوەکو ئێستا خەریکی کردنەوەی ئەو بۆرسەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو خۆیان بەرپرسان لەم بوارەدا باسی لەوە دەکەن کێشە و گرفت لە بەردەمیان هەیە پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە لەوەی کە ئەم بازارە کەی بەفعلی بکەوێتە بواری خزمەتی هاوڵاتیان کە پێیان وایە کردنەوەی بازارەکە خزمەتێکی زۆر بە ئابووری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێر.